خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین چەند خولەکێک لە کاتی دیاریکراوی خۆماندا نەمانتوانی بینی خزمەتتان لەبەرەوە داوای لێبوردنتان لێ دەکەین. کەرکووک زۆر لە مێژە هەمووان باسی دەکەن و مزایدەی سیاسی بەردەوام لەسەر ئەو شارە دەکرێت کە دێتە سەر هەڵبژاردن و پێویستی بە یەکدەستی هەمووان بێ. ئەو کات لە هەموو کات زیاتر پەرتەوازە و پەرت و بڵاوترن. ئێستا دوای 18 ساڵ قەرارە مانجی 12 هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بکرێت کە دەرەکەوێت یەکەم ڕێژەی کورد لەو شارە واروەها پۆستە باڵاکانیش یام ئەو پۆستانەی کە خزمەت گوزارین بە ئەو شارە لەسەر ئەو هەڵبژاردنە دیاری دەکرێن. بەڵام ئێستا کورد دیار نییە کە بە هاوپەیمانیەتێکی یەکدەست یانیش ڕاستتر بڵێن هیچ ئاسۆیەک نییە کە بە هاوپەیمانیەتی کوردستانی بڕۆنە هەڵبژاردنەوە. گرنگجی یەک دەنجی و یەک ریزی بۆ کەرکووک، بۆ دووسخورمات و لە سەلاحەدین، بۆ خانەقین لە دیالە و بۆ شەنگال و دەشتی نینەوە و مەخمور لە نینەوە چەند گرنگە. لەگەڵ بەڕێز حەکیم عوبێد ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و باژەڕوانی زوتنەوەی گۆڕان لە کەرکووک گفتوگۆ دەکەین بە ڕێزیان لە کەرکووکەوە لەگەڵمانە بێت. کا حەکیم ئەم کاتت باش سڵاوت لێبێ. ئەوەی کە هەبێت بە ئێمە بینەرانی بڵێ تا ئێستا بەچی گەیشتون لەسەر مەسلەی یەکریزی و یەک هەڵوێستی بۆ ئەنجومەنی پارێزگا. هەڵبەتە ئەمڕۆ دواوادە بوو بەڵام تا چەند ڕۆژێکی تر درێژ کرایەوە هەڵبەت تۆمارکردنی هاوپەیمانێتەکان. بەڵێ سڵاو بۆ بەڕێست و بۆ بینەرانی کورسات نیوز. دیارە وەکو خۆت ئیشارت پێدا کەرکووک پرسێکی گرنگی نەتەوەی نیشتیمانیە، یعنی هەموو قۆناغەکانی شۆڕشەکانی کورد زۆر جار لەسەر بابەتی کەرکووک لەسەر پرسی کەرکووک حتا لە گفتوگۆکان کە لەگەڵ ڕژێمەکانی پێشووتری عێراقا لە گفتوگۆیان بوونە یا لە شۆڕشا بۆ کورد لە خەباتە زۆر جار لەسەر کەرکووک ئەو گفتوگۆیانە تێک چووە. جێگەی داخە لە دوای 2003 کە ڕژێمی بەعز ڕووخا ئەو ململانێ سیاسیەی کە لە هەرێمی کوردستان هەبوو دوو دەسەڵاتداری سەرەکی ئەتوانم بڵێن پارتی و یەکێتی ئەو ململانێ سیاسیان گواستەوە بۆ ناوشاری کەرکووک کە دیارە بۆ خۆی کەرکووک ئەبوو وەکو پرسێکی نەتەوەی نیشتیمانی سەرکرێ. ئەو ململانەی کە لە هەرێمی کوردستان هەبوو ئەبوو نەگوازرێتەوە بۆ شاری کەرکووک. لەو فترە زەمەنیەی کە کورد دەسەڵاتداری کەرکووک بووە نەتواندرا کەرکووک بەو شێوازە تەعاملی لەگەڵا بکرێ وەکو ئەوەی کە ئێمە لەم شارە کێشەی خاکمان هەیە، نەک کێشەی ململانی حزبایەتی. بەڵام جێگەی داخە ململانێ حزبایەتێکە زەق بووەوە و ململانێ حزبیەکە کرا ئەولەوێتی کارەکان لەم شارەیە. بۆیە وەزع و بارودۆخی کەرکووک پێم وایە بەو شێوازە گوزەرا کە ئێستا دیارە بۆ خۆمان هەمومان تێبینیمان لەسەری هەیە و پێمان وایە ئێستا ئەم بارودۆخی ئەم وەزعی کەرکووک ئێستا گەشتوتە ئاستێ کە دیارە پێکاتەی کورد بە تایبەت لەم شارەیە لە بارودۆخێکی زۆر دژوار و خراپەیە ئەژێ. ئەمە وەزع و بارودۆخەکەی کەرکووک بوو کە ویستم هەر ئیشارەتێکی پێ بدەم. باشە کاک حەکیمیانی ئەم هەڵبژاردنەی بەڵێ بەردەوام بە بفەرمو ببوورە ئەم هەڵبژاردنەی کە ئێستا ئەکرێت کە پاش 18 ساڵ بێبەشبوونی هاوڵاتیانی شاری کەرکووک بە هەموو پێکاتەکانەوە لە مافێکی ڕەوای خۆیان کە هەڵبژاردنە کە بێبەش بوونە لێی کە ئەم جارە دوای 18 ساڵ ئەم مافە بە هاوڵاتیانی شاری کەرکووک دراوە کە لەگەڵ شارەکانی تری عێراقا هەڵبژاردن لەم شارەیە ئەنجام بدرێ. بەڵام تا ئێستا کورد نەیتوانیوە کۆدەنگ و یەکدەنگ بێ لەسەر ئەم پرسا و نەیتوانیوە تا ئێستا کۆی لایەنە سیاسیە کوردیەکان
لستێکا بتوانن بڕیار بدەن لێ بە لستێکی کوردی کوردستانی کە هەموو حزبە کوردستانیەکان تیای کۆ ببێتەوە بۆ ئەم هەڵبژاردنە. خۆشتان نەزانن ئەم هەڵبژاردنێکی چارەنووسازە بۆ کەرکووک بۆ بەتایبەت بۆ پێکاتەی کورد. من پێم وایە ئەم هەڵبژاردنە هەر ئیستفتایەکە بۆ شاری کەرکووک. گەر کورد لەم هەڵبژاردنە زۆر بە وردی هەنگاو نەنێ پێم وایە باجێکی گەورەی ئەدا، چکە ئەم هەڵبژاردنەکانی تەنانەت پێشووتریشی پەرلەمانی عێراق نییە. لەم هەڵبژاردنە هەموو دەسەڵاتەکان لەو ئەنجومەنی پارێزگای کەرکووکەیەک لا ئەکرێتەوە، چ لە پارێزگار بێت، چ لە فەرمانگەکان بێت، چ لە کێشەی خاک بێت کە ئێستا ئێمە وەکو پێکاتەی کورد کێشێکی گەورەمانەیە لەسەر خاچی هەرێ کەرکووک لەسەر مەبەستم کێشەی جوتیاران و کێشەی خاچی کەرکووک بەنسبەت کوردەوە. بۆیە ئەم هەڵبژاردنێکی گرنگە بەمانای کەلیمە هەڵبژاردنێکی چارەنووسازە بۆ کورد. باشە لەسەر مەسلەی یەک لیستی گەیشت هاوپەیمانەتێکی کوردی گەیشتون بەچی بەڕێز کاک حەچیم بەڕاشکاوی تا ئێستا ئەوەی کە زۆر بەڕاشکاوانە باست لەگەڵا ئەەکەم تا ئەم لە حەزەی کە من و تۆ قسەیتیا ئەکەین گفتوگوەکان بەردەوامی هەیە، لایەنە سیاسیەکان سەردانی یەک ئەکەن هەموو لایەنە سیاسیەکان، بەڵام تا ئێستا نەتواندراوە لەسەر ئەرزی واقع ڕێکەوتنێکی کۆنکریتی لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان ئەوەی کە پێی ئەڵێن لیستی کوردی کە هیچ لایەنێکی سیاسی کوردی لە دەرەوەی ئەو لستە نەمێنێت، تا ئێستا نەمانتوانیوە لەسەر ئەو پرسە ڕێک بکەوین. بەڵێ زۆربەی لایەنە سیاسیە کوردیەکان ئەمانەی لە ناو شاری کەرکووک ئێستا کارەکەن هەمومان متتەفقین لەسەر ئەوەی کە بەڵێ بۆ ئەم قۆناغا زۆر زەروریە کورد بە یەک لیست بێتە خوارەوە بۆ هەڵبژاردنە، چکە بۆ ئەوەی دەنجی کورد پەرت و بڵاو نەبێتەوە. بەڵام تا ئێستا ئێمە نەمانتوانێت لەگەڵ هەموو لایەنە سیاسی هەر جەنابەت بەڕێز کاک حەچیم یەکێتی پارتی هەموو لایەنەکانی تر لە تەلەڤیزۆن و لە بەرنامە تەلەڤیزۆنەکان متتەفقن لەسەرەوەی کە یەک هەڵوێستی گرینگە، بەڵام بۆ لە ژوورە بڕیار لێدراوەکان یان لە ژوورە بڕیاردەرەکان ئەم یەک هەڵوێستی و ئەو گرنگجیە تەوزیف ناکرێ. کاک حەچیم شوێ لە دەنجی من بوو؟ بەڵێ هەڵبەتە گفتوگۆکەمان لەگەڵ کاک حەچیم لەبارەی یەک گرنگجیە هەڵوێستیە عەرەب بیسونە و تورکمان وەکو ململانەی لەگەڵ کورد لە کەرکووکا ململانەیەکە لە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگا بۆ هەموو کوردێک کەرکووک گرینگە، چەند وەکەوەی مەهاباد گرنگە، ئامەد گرنگە، قامشلۆ گرنگەوانە پایتەختی معنەوی و سیاسی کوردن و ساڵانێکی زۆر خەبات و تێکۆشان و ململانەی سیاسی و تەنانەت هەزاران شەهید و خەڵکی زۆر قارەمان و سەرکردەی باڵا لەو شوێنانە شەهید بۆ بەتایبەت لە کەرکووک. مێژوێکی دوورمانیە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستانی داعش لە کەرکووک، خوێنێکی زۆر ژا لە پێناو دیفاعکردن لە خەڵک و خاچی کەرکووک. بەڵام ئەوەی ئێستا جێگەی تێبینێ لای خەڵکی نیشتیمان پەروەرونەتەوە پەروەری کورد ئەوەیە کە تا ئێستا یەک هەڵوێستیەک نییە کە پێی بڵێ وەکوی کە لە ڕابردوو هەبوو لە کۆتا ئەنتیخاباتە لیستی برایەتی هەبوو، کەس ینی تەنها حزبەکان ئەیان زانی کە چەند ئەندامیان هەیە، بەڵام لە گشتیدا قایمەیەکە بوو کە قایمەی برایەتیە محافزیان پێکهێنا، سەرۆکی شارەوانی کەرکووکیان پێکهێنا، سەحا مەسەلەن سەرۆکی زانک و کۆمەڵێک پۆستی گرنگ لە بەردەست بوو. ئێستا کە کەرکووک و ناوچەکانی سەرگەڕان و دەوروبەری و گوندەکانی سنووری داخۆق لەژێر تعریب داوە ناوە ناوە بە هاوکاری پارێزگاری وەکالەتی ئێستا کەرکووک هاوکاری بکرێن. کاک حەچیم پرسیاری ئەوم کرد کە ئێستا کە مەسەلەن تەوزیف کراوە ئەوەی کە لە ژوورە مەسەلەن لە بەرنامە تەلەڤیزۆنیەکان ئەوترێکە گرینگە و وەڵا ئەبێ یەک ڕیز بین و یەک هەڵوێست بین، بەڵام هەنگاوی کردارەچی بۆ نەندراوە ئەوەی تێبینی ئەکرێ. بۆ وایە؟ خۆی بەڕاستی ئەبێ هەموو لایەنە سیاسیە کوردیەکان بزانن کە
کورد لە دوای هەشتا کە ئەو کاراساتە بەسەر کووردا هات دوای ئەوەی کە لایەنە سیاسی کوردیەکان یەکیان کرد و بەرەی کوردستانیان پێکێنا دیتمان چ دەستکەوتێ بۆ ملەتی کورد بەڕاستی بەرهەم هات و نەتیجەی ڕاپەڕینی 91 پێم وایە ئەوە یەک لە هەنگاوە سەرەکیەکان و خاڵە گرنگەکانی کورد ئەوە بوو کە کورد توانی یەکدەنگ بێ لە پرسی ڕاپەڕینەکەی ساڵی 91 و دوای ئەوەش ئازادکردنی کەرکووکیشی بەڕاستی بەرهەم هێنا و دوای ڕوخانی ڕژێمی بەعسی گۆڕ بە گۆڕ کە کورد لە کەرکووکا بە یەک لست دابەزین کە بە ناوی لیستی برایەتیەوە توانرا کورد لەم شارەشە زۆربەی پۆستەکان بەدەست بێنێ و دەسەڵاتێکی ڕەهای هەبێت لەم شارەیە کە یەک ڕیزی کوردی خەلەل کەوتە بینی بەڵێ بە تاکید ئێستا ڕۆژ بە ڕۆژ لە کەرکووک و لە شوێنەکانی تریش تەنانەت لە هەرێمی کوردستانیش ئێستا دەسەڵاتی کوردی و دەسەڵاتی جاران نییە بۆیە ئەگەر ئێمە بەجددی بیر لەم بابەتە نەکەینەوە لایەنە سیاسیە کوردیەکان زۆر بەجددی ئەم بابەتی هەڵبژارنێ ئەنجارەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەکەنەوە من پێم وایە باجێکی گەورە ئەدەینەوە یعنی ئەبێت تەجروبەی پێشووتر بۆ لایەنە سیاسیە کوردیەکان تەجروبەیەکی گەورە بێ بۆی هەنگاوی جددیتر بنین بۆ ئەوەی کە سبەی ڕۆژێکی یەکەین ئەوەی کە جەنابیشت ئیشارەتی پێدا بڵێ ئێمە لایەنە سیاسیەکان زۆر بەمان لەگەڵ مەوزوعی یەکلیستیان متتەفقین هیچ کێشەیەکمان نییە بەڵام لە وردەکاریەکەیە کە دێت ڕەنگە کێشە هەبێ ڕەنگە لایەنی سیاسی هەبێ زۆر بە ڕاشکاوانە و بە ئاشکراوت بێتی من لەگەڵ لیستێکی کوردی نیم کە لایەنێکی سیاسی تیابێ ئەمە بەلای ئێمەوەتون مەسەلەکە حەکیم چێتی یان پارتی ئەمە یوتووە ینی بۆ خەڵکی کوردستان گرنگانی هەموو شتێک ڕوون بێ ئێمە تا ئێستا ئەو لایەنە سیاسیانەی کە کوردیانەی کە بەیەکەوە دانیشتوین ئەمانەی کە ئێستا لە کەرکووکا کارەکەین زۆربەی لایەنە سیاسەکان یەکمان بینیوە هیچ لایەنێکی سیاسی ئەمانەی لە کەرکووکا کارەکەن ئێستا هیچ کاتێ ئێمە لە هیچ بۆنەیەک و لە هیچ کۆبوونەوەیەکە هیچ لایەنێکی سیاسی ڕەفزی ئەوەی نەکردووە کە یەکلیستی کوردی کە دروست بێ ئەو نێتە ناو ئەو لیستەوە تەنانەت بێزگە پارتی و یەکێتیش ئەو لایەنە سیاسیانە ئێمە کۆبوونەوەیەکی فراوانمان کرد لێرە ئێمە هەمومان متتەفق بوونە لەسەر ئەوەی کە یەکلیستی بۆ کەرکووک لە مەرحەلەی ئێستایا زۆر زەروریە لەبەرەوەی کورد لەم قۆناغە و کەرکووک لەم قۆناغە پێویستی بەوە یەکلیستیە دوای نیشتیمانی کوردستانیش چ سەر ئەمە بووە تەواوکەم دوای ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان جەولەیەکی سەردانی بۆ لایەنە سیاسیەکان دەست پێ کرد چ لە ئاستی کەرکووک و چ لە ئاستی حزبە سیاسیەکان لە ئاستی باڵایە من ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی ئێمەی کردووە و ئێمە بەیەکەوە دانیشتوین یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە ڕاشکاوانە و توتی ئێمە هیچ سانسۆرێکمان لەسەر هیچ لایەنێکی سیاسی نییە بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە کە بۆ ئەوەی لیستێکی کوردستانی لە کەرکووکە بێتەکایەوە ئێمە ئامادەین هەموو سازشێک و نەرمێک بنوێنین ئەمە وچە نەزەری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەڕسمی کە لەگەڵ لایەنە سیاسیە کوردیەکانی ناو کەرکووکە قسەی کردووە و لە کۆبوونەوەکانی تریشا کە لە ئاستێکی باڵا هاتوون سەردانیان کردوون من بۆ خۆم یەکێک لەو لیژنانە بەشداری کۆبوونەوەیەکم کردووە لەوێشا یەکێتی ئەو ڕێیەی دووبارە کردوێتەوە ئەمەی کە هەیەتا ئێستا تێبینی لەسەر ئەم بابەتە خلافی بینی پارتی و یەکێتیە کەواتە پارتیە پێیوا بۆکە حەکیم پارتی پێیوا بۆکە ئەگەر یەکێتی لە ناو هەر لیستێکا بێ ئەوان بەشداری ناکەن پارتی دیموکراتی کوردستان لە ئاستی مەکتەبی ڕێخستنیان کە سەردانێکی کەرکووکیان کرد کە چەند لایەنێکی سیاسیان بینی یەکێکیش لەوانە ئێمە بوون زۆر بە ڕاشکاوانە ئەوان باسی ئەوەیان کرد کۆمەڵێ هۆکاریان پێشنیار کرد بوو هۆکارەکان بەلای ئەوانەوە ئەوەیە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە لیستێکا بێ ئەوان بەشداری ئەو لیستە ناکەن ئەوان پێیان وابوو کە لیستێکی کوردستانی دروست بێ خۆیان شتیایی بن و لایەنە سیاسیە کوردیەکان بە تێکرا ئامادەن بێتە ناو ئەو لیستەوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوان ئامادەنین لەم قۆناغا ئەمە ڕێیان بووە وتوانە ئێمە ئەمە ڕێی مەکتەب ڕێخستنی پارتی دیموکراتی کوردستانە لە ئاستی کەرکووک نەک ڕێی پارتی دیموکراتی کوردستان لە هەموو ئاستەکەیانە بەڵام ئێمە پێمان وتون باشە لە پشتی ئەو ڕێ ئێوە ئێمە کار لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانی شەکەین بۆ ئەوەی کە ئەوانیش
لەناو ئەم لستە کوردستانی کە ئێمە باوەڕمان پێێتی کە ئێمە پێمان وایە لستێکی کوردستانی ئەبێ هیچ لایەنێکی سیاسی کوردی لە دەرەوەی ئەو لستە نەبێ و کار لەسەر ئەوواکەین بۆ ئەوی کە بتوانین ئەمە ڕێی و چەنەزەری هەموو لایەنە سیاسی کوردیەکانە بەڕاستی بۆ ئەوی کە لستێکی کوردستانی حەقیقی لەم قۆناغە دژوارەی کە ئێستا کەرکووک پێیا تێدەبڕێ بە تایبەت پێکاتەی کورد کە بارودۆخێکی زۆر خراپی هەیە ئێمە پێمان وایە ئەو لستە زەروریە بۆ ئەم قۆناغەی ئێستا بۆیە ئەم شەش ڕۆژەش کە ئێستا تەمهید کراوە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بە هیوای ئەوەین هەموو لایەنە سیاسیەکان درگی حەقیقی بەو مەترسیە گەورەیە بکەن کە لەسەر کووردە لە شاری حەچیمکەواتە گەڕ ڕاشکاو بین ئەوەیە بین کاک حەچیمەوەی کە ڕاشکاو بین تا ئێستاەوەی هەیە حزبایەتیە و هەر کەس ئێوێ مەسەلەن بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان ئەوێ مەسەلەن ئەگەر پارتی و لایەنەکان بێکەوە بن یەکێتیش لە دەرەوە بێ ئەوە دەستبادانی حزبی یەکترێت جاچی یەکێتی بیکە چ پارتی بیکە کەواتە کوردایەتیەکە ڕقم 2 حزبایەتەکە ڕقەمیەکە ئەگەر کاکزانە ئەگەر بە ڕاشکاوانە قسە بکەین لە دوای 2023ەوە ئەم دەستبادانە بەردەوامی هەیە ئەم ململانەیە سیاسیە حزبیە لە هەموو قۆناغەکانی دوای 2023 بەردەوامی هەیە هەر جاری و بە شکڵێک تۆ ببینە حتا لە بەغا چەندەها جار پۆستی زۆر ضروری بۆ کورد لە دەستدراوە لە نەتیجەی ململانەی حزبایەتی ینی ئەو ململانەی لەسەر ئاستی باڵا بۆ سەرۆک کۆمار و بۆ پۆستەکانی تر لە بینی یەکێتی پارتی کرا لەسەر چی بوو خۆ لەسەر خزمەت لەسەر مەوزوعی ململانەی حزبایەتی بووە ئەم قۆناغەی ئێستا ئەم ململانەی کە جەنابەت ئیشارەت پێدا بەڵێ بەردەوامی هەیە بەڵام ئێمە پێمان وایە بە تایبەت لەم کاتەی ئێستا ئەم هەڵبژاردەی ئەمجارەی کەرکووک هەڵبژاردنەکانی پێشووتر نییە ئەم قۆناغە کورد دەنجی وەکو پێویست نەبێ بۆ ئەم مەرحەلەی هەڵبژاردنەی کە لە پێشمانە من پێم وایە کورد بارودۆخێکی دژوارتر و خراپتر تووشێ بێ بۆیە پێویستەکە ئێمە هەمومان یەکدەنگ بین و یەکگوتار بین بۆ ئەم بابەتە چکە ئەم بابەتە بابەتێکی گرنگە بە هیوای ئەوەم ئەم شەش ڕۆژەی کە ماوە فرسەتێک بێ جارێکیکە هەموو لایەنە سیاسیەکان چ ئەوەی کە باوەڕی بە یەکلیستیە چ ئەوەی باوەڕی بە یەکلیستیش نییە هەمومان زەخت بکەین بتوانین کۆدەنجێکی تەواو و یەکلیستێک بۆ شاری کەرکووک بۆ پێکاتەی کورد دروست بکەین بۆ ئەوی کورد دەنجی پاشەکشە نەکات لەم هەڵبژاردنەدا بەڕێز کاک حەچیم ئەوەی کە تێبینی بکەی بە جگە لەو هیوانەی کە هەمومان هەمانە پارتی دموکراتی کوردستان و زەنەسەری خۆی بە ئاشکراوتووە و یەکێتیش وتوێتی و ئێوە ژووتوتانە لە نەتیجە پێتوانەیە کە لە کەرکووکە ئەوەی تا ئێستا هەیە 4 لیستە بێ لە کەرکووکە بۆ هەڵبژاردنی زمانی پارێزگاکان گەر نەتیجەی آخر بەم شێوازەی ئێستا بڕوە لەم شەش ڕۆژەی کە لە پێشمان ماوە بەڵێ بە تاکید ناتوانم بڵێم 4 لیست یا 3 لیست یا 7 لیست بەڵام بەم شێوازەی ئێستا بڕوا کورد دیارە بە تاکید بە یەک لیست بەشداری هەڵبژاردنەکان ناکات دیارە ئەمە پێم وایە بارودۆخێکی زۆر خراپ بۆ کەرکوچیەکان و پێکاتی کورد بەڕاستی دێرێتە گۆڕێ ئێمە هیوایەتمان بەڕاستی ئەمە نیە باش کاک حەشیم ئەگەر بێت و چونکە پێمان وایە ئەمە باجێکی گەورەیە ئەگەر بێت و پارتی دموکراتی کوردستان کە هەر سوور بوو لەسەر ئەو مەرجێکی یەکێتی نابێت لەو لیستەیە بێ ئێوە مادام یەکێتی مرونەتی نواند و ئێوە حزبەکانی تر نزیکتر نین لەوەی کە لەگەڵ یەکێتیا قایمەیەک پێک بێنن ئێمە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە ڕاشکاوانە ئەم پرۆژەی تەقدیم کردووە پێشی وتوین وتوێتی هیچ سانسۆرێکم نییە و هەر یەکێتی نەبووە بەڕاستی ئەو پرۆژەیە تەقدیمکە لایەنی سیاسی تریش ئەم پرۆژەی تەقدیم کردووە بەڵام ئێمە تا ئەم لەحزەی کە تیای کاری تیاکەین نامانەوێت ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕانیای وەکو لایەنە سیاسەکانی تری دەرەوە یەکێتی و پارتیش ئێمە نامانەوێت بەڕاستی ئەو فراغە بۆ پارتی یەکێتی بەجێ بێڵین کە بە یەک لست کورد لەم هەڵبژاردنە نێتە بەشداری هەڵبژاردن مەسەلەن ئەوە ڕۆژی پێنج ڕۆژ بۆ نمونەکە حەچیم با من پرسیارێکی حسابی لە بەڕێزت بکەم بۆ نمونە ئەگەر 5 ڕۆژ ڕۆیشت و جوهدەکان و هیواکان و پرسە نیشتیمانیەکان و خەمە نەتەوایەتەکان هەمووی بەباش
لە نەتیجێ ئەخیرا خۆی ئەوژە بێ قایمەیەک دروستکەن ئەو کاتە لە کام لا نزیکترە بن پێت وایە یان لەگەڵ چیا قایمەیەکی هاو بەش پێکەندرێ تا ئێستا وەکوتم ئەمانەی کە خۆ داواکاریان کردووە لە چ گۆڕان و لە لایەنە سیاسەکانی تر زیاتر ئەوەی کە ڕسمیاتەت یەکێتی و ڕەنگە خەڵکی چەند لایەنێکی تر بێ ئێمە بۆ ئەو قۆناغی کە تۆ باست کرد کە نەتیجەی ئاخر ئەم دوو لایەنە سیاسیە نەیانتوانی لەسەر سیغێک ڕێککەون نەرمێکی وانەوان لە بەرخاتر کەرکک و ئەمانە ڕێک بکەون بۆ ئەوەی کە یەک لستی لە کەرککا دروست بێ بە تاکیت ئێمەش ئەو کاتە کە بەرزترین دەسەڵات جیڤاتی نیشتیمانی بزوتەوەی گۆڕانە ئەگەڕێنەوە بۆ ئەو شەرعیەتە بڕیاری نیایی ئەدەین کە پێویست بێ چی لە خزمەتی کەرکک و چی لە خزمەتی ئەم شارە بێ بە تاکید ئەو بڕیارادەی ئەمە باسی ناوماڵی خۆمان کرد کە کۆمەڵی درزوو کەلێنی تێدایە بەڵام لایەنی عەرەبی ببوورە لایەنی عەرەبی سونە ئەوان تۆکمەن لە قایمەیەکان یان ئەوانیش پارچە پارچە ئەوانیش تا ئێستا بە پێی زانیاریەکانی من ئەوانیش بەڕاستی تۆکمەنین ئەوانیش خلافیان هەیە ئەوانیش بە قائیمە ڕەنگەنیە نەخوارەوە بە هەمان شێوازی کورد ئەوانیش لە هەوڵێکی دین بە تایبەت عەرەب کە لستێکی عەرەبی دروستکرد بەڵام تا ئێستا تا ئەم لەحزەیە بە پێی زانیاریەکانی من نەیانتوانیوە ئەوانیش سەرکەوتوو بن سەبارەت بە تورکمان چی تورکمانیش بە هەمان شێوە تورکمانیش بە هەمان شێوە ڕەنگە لە ناو جەبهەی تورکمانیش بەڕاستی ئەو خلافاتانە هەبێ لە ناو تورکمانیش بە ئام خلافە هەبێ ئەو ڕەنگە لە ناو تورکمان خلافاتی زیاتر مەوزوعی شیعە و سونەش هەبێ ڕەنگە ئەوەی کە لە ناو کورتەیە خلافە حزبیەکە زۆر زەقە بەڵام ڕەنگە لەوێ خلافاتی زیاتر مەوزوعی سونە و شیعە زیاتر دەوری هەبێ بەسەراحە لە ناو تورکمانە خوا ڕەحم بە کەرکوک و کەرکوچەکان بکە کاک حەکیمە و هەموو ململانێ و سراعە هەر مەگەر کەرکوچەکان پشتیوان بەخوا تەحملی بکەن باشە کەواتە لەو 15 زایدیەکە کە 15 کورسیە و کورسیەکیش بۆ پێکاتەی مەسیحیە لە حاڵەتێکی وەهادا بەڕێز کاک حەکیم لە چه حاڵەتێکا کورد براوێت ڕقەمەکەی چەند بێت بۆی بتواندرێت کە لانی کەم دەنگێکی زوڵال بێنە ناو ئەنجومەنی پارێزگایە ئەگەر کورد نەیتوانی یەک لیستێک دروستکە بەو چە نەزەری من ئەگەر کورد نەیتوانی یەک لیستی و کۆدەنجیەک دروستکە لە بینی خۆیە بە چەند لستێک هاتە خوارەوە گەر عەرەب و تورکمانیش بە هەمان شێواز وەکەوەی کە ئێستا ڕێک نەکەوتون ئەو کاتە کورد ئەگەر بتوانێت 8 کورسی لە ناو پەرلەمانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکا بەدەست بێنێ بە وچە نەزەری من ئەتوانێ زۆر شتێک لا بکاتەوە بەڵام ئەمەش کارێکی قورسە هەروە ئاسان نییە بە هیوای ئەوەم کە بتوانین ئەگەر یەک لیستێکە لە نەتیجەی ئەم ململانەیە کە ئێمە بەڕاستی زۆر دژی ئەو ململانین چکە پێمان وایە ئەم بارودۆخی کەرکووک بارودۆخێکی زۆر خراپە ئەگەر کورد نەتوانێت یەک دەنگ و یەک لیست بێ ئەگەر ئەمە هەر نەکرا من پێم وایە ئەبێ کار لەسەر ئەو بکەین چۆن ئەو لیستانە بتوانن دەنگ بێنن بۆ ئەوی هەر ناکورد بتوانێت 8 کورسی لە ناو ئەنجومەنی پارێزگایە لا ئەقل بێنێ بۆی کە بتوانین ڕێکەوتن لەگەڵ ئەو لایەنە سیاسیانەی تری چه عەرەب بێ چ تورکمان بێ بیکەین لە نەتیجەی آخر ئێمە باوەڕمان بەمەیە کە کەرکووک بە پێکاتەیەک بەڕێوە نابردرێ کەرکووک سلێمانی و هەولێر نییە کە کەرکووک بۆ خۆی پێکاتەکانی وا لەسەر ئەمارزا ئەژێن ئەبێ ئێمە لەگەڵ ئەو پێکاتانەی تر بەڕاستی کەرکووک بەڕێوە بین ئەکرێ لە دوای نەتیجەی هەڵبژاردنەکان ئەکرێ لەگەڵ چه عەرەب و چ لەگەڵ تورکمانە ڕێک بکەوین بۆ ئەوەی کە بتوانین هەمومان بەیەکەوە ئەم شارە بەڕێوە بین باشە کا حەکیم قسەیەکێ من بیستومە و پێی زانیاریانە کە پارتی دموکراتی کوردستان لە هەندێک لایەنی سونە نزیکە ئەگەر لە انتخاباتیش عەرەبی سونە بەبەستمە ئەگەر لە انتخاباتیش مەسەلەن لیستێک دروست نەکەن بەڵام دوایی کۆدەنجیەک دروست دەکەن بۆ ئەوەی کۆمەڵێک پۆست دابش بکەن ینی پیلان و پلانێکی لەو زۆرە هەیە زانیاری لەسەر و بابەت هەیە بەڕێستا ئەمە شتێکی تەوەقعکراوە پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش ئەو نزیکەی هەبووە لەگەڵ لستە سونیەکانە بە تاکید و پێم وایە لە هەوڵا بێ ڕەنگە
بۆ ئەوی بتوانێت لەگەڵ لستە سونیەکانی عەرەبە و چ لەگەڵ جەبهەی تورکمانیشە بەڕاستی لە هەوڵا بێ بۆ ئەوەی دوای هەڵبژاردنەکان لەگەڵ ئەوانە ڕێکەوتنێ بکە بەڵام ئەمە معلوماتێکی دقیقم نییە من بەڕاستی زانیارێکی تەواو نییە لەسەر ئەمە بەڵام من ئەتیماد لەسەر ئەوەکەم کە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەتایبەت لە ناو پەرلەمانی عێراقا کە بینیتان پارتی دیموکراتی کوردستان ئەو هەوڵانەی بەردەوام بوو بەڵام بارودۆخی عێراق گۆڕانکارێکی گەورەی بەسەر هات بۆیە نەتواندرا ئەوەی کە ویستی یعنی وەکەوەی کە خۆی ویستێتی بۆی جێبەجێ بێ ئەگەر لە حاڵەتێکا یەکێتی ئەوەی کردیان پارتی ئەوەی کرد چمە ترسێک دروستەکە بەڕێز کاک حەچیم یەکێتی یان پارتی هەتا تەنانەت دزوتنەوەی گۆڕان ینی شتێکی لەو بابەتە بکات چی ڕوو ئەدات بۆ مەسەلەی قەزی کوردی هەر لایەنێکی هەر لایەنێکی سیاسی جا گۆڕان بێ پارتی بێ یەکێتی بێ هەر لایەنێکی سیاسی تر بێ گەر لە دوای هەڵبژاردنەکانیش هەنگاو نەنێکە لەگەڵ لستە کوردیەکانە ڕێکەوتنێ بک من پێم وایە بارودۆخێکی خراپە کورد زەعیفترە بێ و ئەو لایەنە سیاسێ بۆ خۆشی لە نەتیجەیە زەعیفە بێ پێویستەکە یەکەم جار ئەگەر لێرەشان نەتواندرا بە هیوای ئەوەم بتواندرێ ئەگەر نەشتواندرا لێرە یەک لیستێک دروست بکرێ لە دوای هەڵبژاردنەکانە بتوانین ئەو لایەنە سیاسیانی کە دەنگ دێنن لە شاری کەرکووکە بتوانن لە نەتیجەی آخر ڕێکەوتنێ بکەن لە بەرخاتر کەرکووک و لە بەرخاتر پێکاتەی کورد بەڕاستی و من پێشم وایە ئەو لایەنە سیاسی کوردیانە ئەبێ ئەوە باش بخوێنەوە گەر کەرکووک و پێکاتەی کورد و حزبە سیاسی کوردیەکان لێرە پاشەکشێ بکەن و زەعیف بن من پێم وایە هەرێمی کوردستان ئەوە دەبێت چاوەڕوانێکی زۆر خراپ لە خۆی بکە چکە لە هەرێمی کوردستانیش بەڕاستی هەم هەرێمی کوردستان و هەم حکوومەتی هەرێمی کوردستانیش بەڕاستی بەرەو پاشەکشە ئەگەر وەکو کەرکوچێگە و پرسیارت لێ بکەمە کۆندامێکی زڤاتی گۆڕان نا ینی وەکو مواتینێکی کەرکوچی جوابم دەیتەوە نەک وەکو سیاسیەک مەسەلەن بەڕاستی ئەو مەترسیانە چین کە ڕوبەڕووی کەرکووکە بنەوە و تۆ هەستەکەی کە لە ڕووی نەتەوەییەوە کەرکووک ئازارێکی گەورەتری پێگا لە لێکەوتەکانی ڕیفراندۆم ئەگەر ئەم دۆخە پەرتەوازەیە بەردەوام بێت من کەرکووک بۆ خۆم وەکو پرسێکی نەتەوەی نیشتیمانی سەیرەکەم کەرکووک بەلامەوە زۆر زۆر گرنگە و من پێم وایە ئەگەر کەرکووک ئێمە وەگوتم کورد لەم شارەیە زەعیف بێ بە تاکید بە هەرێمی کوردستانیش زەعیفە بێ چکە ئێرە هێزێکی قووەتە بەڕاستی بۆ هەرێمی کوردستان ئەگەر بارودۆخی کورد لێرە بەرەو خراپتر بچێ و لایەنە سیاسی کوردیەکان بەرەو لاوازیتر بچن من پێم وایە بارودۆخی کەرکووک بە تەواوەتی بەرەو وەزعێکی تر ئەچێ ینی ئەو تەجاوزاتانەی ئێستا لەسەر زەوی کوشت و کاڵی کورد ئەکرێ ئەمە بڕەنگە بە شێوازێکی زۆرتر و بە شێوەیەکی شایع ئەمە بڵاو بێتەوە و من پێم وایە ئەو کاتە ئێستا محافزێک کە بە وکالەت کەرکووک بەڕێوابە ئەگەر تۆ لە ئەنجومەنی پارێزگار نەتوانی دەنجی پێویست بێنی وەکو کورد ئەو کاتە عەرەبێک بە شێوازێکی یاسایی دەستوری لە ناو ئەنجومەنەکەیە دەنگ دێنێ و ئەتوانێت ببێ بە پارێزگایەکی ڕسمی کەرکووک من پێم وایە ئەو کاتە بارودۆخی کورد لەم شارە بەرەو ئەواتیە کە ئێمە پێمان وابوو کەرکووک و ئەمە واقعیشە بەڕاستی کەرکووک کە کوردستانیە ئەو کاتە کەرکووک دەبێت لەوە بترسێن کە نە کوردستانیەکەی لە دەسەدا بارودۆخی هاوڵاتیانی ئەم شارە بەرەو شوێنێکەچێک کە خەڵکەکە ڕەنگە زەویزارەکەی خۆشی بەجێ بێڵێ بۆیە ئەبێ ئێمە پێش ئەوەی ئەم ئەحداسانە تووشی ئەم شارە بێ ئەبێ هەرچۆنێ بێ بتوانین لەناو خۆمانە ڕێکەوتنێ بکەین تا بتوانین بە یەک گوتار و یەک لست بەشداری ئەم هەڵبژاردنە بکەین ئەگەر ئەمەش لە نەتیجەی آخر سەری نەگرت و نەتواندرا ئەمە جێبەجێ بکرێ دوای ئەمەش ئەبێ کورد بتوانێت بە تایبەت ئەم لە سیاسی کوردیانە بتوانێت لەسەر مێزی گفتوگۆ ڕێک بکەون بۆ ئەوەی ئەم مەسئولیاتە مێژوویە لە ئەستۆی ئەو لایەنە سیاسیانە ئەبێ بە تایبەت ئەوانەی کە دوای ئەوەی کە دەنگ دێنن لەم شارە و دەنجی هاوڵاتیانی کەرکووک بە فەوتانەدەن و وەزئی کەرکووک بەرەوە وەزعێکی خراپترە بن بە هیوای ئەوەم کورد دەرز لە مێژوو وەرگێ کورد چەندێک توانێتی یەکگرتوو بێ بارودۆخی کورد و وەزئی کێشەی کورد زیاتر خەڵک گوێی لێگرتووە وەزیرهێزەکانی دنیاش هەموو کاتێک پێمانەڵێن ئەگەر ئێوە یەکگرتوو نەبن بە تاکید هیچ کێشەیەکتان بۆ چارەسەر ناکرێ و پەرلەمانی عێراق و حکوومەتی فیدرالی عێراقی بەڕاستی جۆ لە کورد ناگرێ و کات کاک حەچیم ئەمە ئەو هەموو گرەوە لەسەر دەنجی خەڵکە دەنجی خەڵکی کەرکووکیە خۆ بەڵام لە بژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا
سەدا 30 بۆ 40 خەڵکی کورد لە کەرکک دەنجیدا سەدا 60 بایکۆتی کرد ئەو خەڵکە هەر بە دڵشکاوی ماوەتەوە ئەگەر بێت و بەو شێوەیە ببینن پێتوانە بارودۆخەکە لەوە باشتر نابێەوەی کە لە 2021 ڕوویدا بەڵێ هاوڵاتیانی کورد چ لە کەرکک و چ لە هەرێمی کوردستان بە ڕێژێکی زۆر بەشداری هەڵبژاردنەکانیان نەکردووە ئەوە شوەکارێ بەڕاستی زیاتر لە دەسەڵاتی کوردی هاوڵاتیانی چه هەرێمی کوردستان و چ کەرکوچیەکانی کورد بە تایبەت ئەو کاتانەی کە دەسەڵات لە کەرکووکە لە لای کورد بووە نیگەرانن ئەو خەبات و تێکۆشان و تەسهێدانەی کە ئەم میلەتە لە پێناو قەزیەکە ڕووباری خوێنی ڕشت دەسەڵاتداری کوردی بەڕاستی هەستی بە ئازاری حەقیقی ئەم میلەتە نەکرد بۆیە نەیتوانی خۆشی چارەسەرکە نەیتوانی کێشەی هاوڵاتیانیشی چارەسەرکە بۆیە بڵێ هاوڵاتیانی کورد چ لە کەرکک و چ لە هەرێمی کوردستان دیگەرانن لەم دەسەڵاتداری سیاسی کوردیە ئەگەر بێت و کورد لایەنە سیاسی کوردیەکان نەتوانن خەڵکی ئاشکەنەوە لەو مەرحەلەی کە لە پێشمانە من پێم وایە بەڵێ ئەمە کێشێکی گەورەیە کورد ڕاستە لە کەرکووکە هەموو کاتێ ڕەنگە لە شوێنەکانی تر جیاواز بوو بێمە بەستم لە هەرێمی کوردستانە لە بۆی لە هەموو کاتێکا لە کەرکووکە کێشەی نەتەوەی لێرە هاوڵاتیانی شاری کەرکک پێکاتی کورد درک بەماکەن مەسئولیاتێکی گەورەشەکە ئەوان ڕەنگە وەکو پێویست درچی پێ بکەن ئەزانن مەوزوعەکە بەرەو چه عقارێک کەشێتەوە بۆیە من پێم وایە هاوڵاتیانی شاری کەرکک پێکاتی کورد بە تایبەت من پێم وایە بەشداری هەڵبژاردنەکانەکەن باشە عەرەب و تورکمان تا چەند مەسەلەن ئامادەکاریان کردووە ئەتوانن قەزیێنێتەوەی بەرامبەر بە کورد بجوڵێن و ئەوان مشارەکەیان زیاتر بێ عەرەب و تورکمانیش هەموو کاتێک ئەم پرسی مەوزوعی کوردیان بەڕاستی کردوتە قەزیەک بۆ نێوخۆی خۆیان ئەو بەکاریان هێناوە بۆ ئەوی کە بتوانن زۆرینەی تورکمان و عەرەب بێنە سەر سنووقی دەنگدان و بۆی دەنگیان بۆ بدە ئەمە من پێشم وایە ئەمان بۆ خۆیان بۆ قەناعەتکردنی هاوڵاتیەکانی خۆیان پەنا بۆ هەموو شتێکە بن ئەم ململانەی بینی کورد و عەرەب و تورکمان لە هەڵبژاردنەکانە بە ململانەیەکی سەختە و کار لەسەرەوە کرێ چۆن دەسەڵاتی ئەم شارە ئەو پێکاتێک بەڕاستی بیگرێتە دەست بەڵام ئێمە بۆ خۆمان لە مەرحەلەیەکی زەمەنی کە بینیمان کوردیش لێرە دەسەڵاتدار بووە بەم شێوازە کاری نەکرد هەموو جونگەی دەسەڵاتەکان گشتی لەژێر دەسەڵاتی خۆی کۆ بکاتەوە خۆ ئەگەر ئەیتوانی ئەو کاتێک کە لستی برایەتی هەبوو ئەیتوانی لەو لستەیە هەرچی جوگەکانی دەسەڵاتێ لەم شارەیە هەمووی لە لای کورد بێ بەڵام بۆ شێوە کاری نەکردووە تەنانەت قایمقامی شارەکە لە مەرحەلەیەکە بەڕاستی تورکمان بووە یا ئەوتە جێگری پارێزگار عەرەب بووە ئەمە بەمش یا سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تورکمان بووە ئەمە بەڕاستی پێکاتەی کورد بەم شێوازە کاری نەکردووە ڕاستە هەڵەی گەورە کراوە ڕاستە وەکو پێویست تەنانەت نەک لەگەڵ پێکاتەکانی ترا ڕەنگە لە نێو خۆی کووردا تەنانەت لەگەڵ لایەنە سیاسی کوردەکانی تریش ئەو دوو لایەنە سیاسیە وەکو پێویست کاریان نەکردووە بەڵێ خەلەلی گەورە هەبووە بەڵام ئەبێ ئێمە وەکو کورد قەناعەتی تەواومان بەمە هەبێ کە ئێمە ئەم شارە بەتەنها بە کورد بەڕێوە نابدرێ ئێمە باوەڕمان بە برایەتی و بەتەبایی هەیە و ئەبێ کار لەسەرەوە بکەین کە حتا ئەگەر کورد دەسەڵاتی لەم هەڵبژاردنە بەدەستێنە ئەبێ قەناعەتی بەمە بێ کە ئێمە لەگەڵ پێکاتەکانی تری ئەم شارەیە کەرکووک بەڕێوەبەری زۆر باشە کەواتە دۆخێکی ئالۆزە یاساکە تا چەند زەربە لە هەڵوەرینی دەنجی کوردەدا کاک حەچیم ئەو یاسای هەڵبژاردننی پێکرێت خۆی یاساکە خۆی ئەو یاسایی کە ئەمجار هەڵبژاردننی پێکرێ بە تاکید ئەو یاسایە زیاتر لە مەسلحەتی کوتلەی گەورەیە و دەنجی کورد چەندێک پەرد بێ بە تاکید باجێکی گەورەی ئەداتەوە زۆربەی دەنگەکانی ئەستێ کە ئێستا ئێمە زۆر پێ لەسەر ئەوە داگرین کە یەک لیستێکی کوردی بۆ ئەم شارە دروست بێت لەسەر لە ڕوانگەی ئەمی هەم یاساکە و هەم لە ڕوانگەی ئەوەیە کە ئێمە دەنجی کورد نەستوێ ئێوەستا ببینن تەنانەت لە پەرلەمانی عێراقا پەرلەمانی 2021 چەند دەنجی کورد لەم شارە سوتاوە تەنانەت بەس لە بازنەی یەکی هەڵبژاردنەکان هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە ساڵی 2021 کەرکووک لە سێ بازنە پێکات بوو کە بازنەی یەک زۆرینەی کورد بوو بەس لەو بازنەیە 45,000 دەنگ سوتاوە ئەمە نەتیجەی ململانەی
ئەو کاتیش لایەنە سیاسی کوردیەکان بوو بەڕاستی ئەو دەنگانەستا خۆنا ئەکرا بە شێوازێکی تر بەڕاستی هەڵبژاردنەکان بەڕێوە بچێت ینی بۆ نمونە ئەیهێنمەوە ئێستا ئێمە لە بازنەی یەکی هەڵبژاردنەکانی 2020ەکە عەرەبێکی خەڵکی دووبز کە دەنگی هێنا بە 14,000 دەنگ دەرچوو نەتیجە ئەو ململانەیە بوو کە لە ناو لستە کوردیەکان هەبوو بەڕاستی ئەگەر بێت و کورد خۆی ڕێک بخستایەوە من پێم وایە هەموو کورسەکانی بازنەی یەک کورد دەیتوانی بێنێ. زۆر سپاس بۆ بەڕێز حەشم عوبێد ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان هاوکات باژەڕوانی بزوتنەوەی گۆڕان لە شاری کەرکووک. سپاس بۆ بەڕێستان کە لە کەرکووکەوە لەگەڵ ماوە. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە بن.